سڵاو و ڕێز و حورمەت و خۆشەویستی بۆ عەشرەت بۆ هەموو لایەک هیوادارم کە زۆر باش بن. هاتمەوە خزمەتان ئەم شەویش بەخۆم و بە عینشێکی توبی و حوبی و ئەو شتانەوە. ئارەوەڵا چۆن بەڕێزان باشش کرد. جارە با بزانم لەم کۆمپیوتەرەوە وەزعەکە بەروشیەوە ئەچێت اینجارە ئەچینێ ناو قسە و باسەکەن. هادی کاگەرە مەحموود تەواو هەموو شتێ ئافرەم کاگەرەم گیان هەموو شتێک تەواوە قوربانی کاگەرەم گیان. یەخوەخۆ پێغەمبەر سەلامەتی کە ئارام ئەحمەد بە ئەم لینکە کۆپیرن کەم و ئاوا بیبم بۆ شوێی هاوار وەڵی نازانم بۆ شوێ بەرم بەخۆ. باشە بەڕێزان بەخێر بن. سەرچاو هاتن. باوچانێکی نەمە ماوە وەزعەکە چۆنە. باسێکی ترە بە ساقەمەوە باسێکی ترە کاکە من لەگەڵ ئێوە زۆر جیاوازم بەڕێزان بە قوربانتان بە من لەگەڵ ئێوە جیاوازم کاکە من ئاشم لەگەڵ هیچ ئاوی ئەمانە ناگەڕێکە بە قوربانتان بە من تااقەتی ئەمانەم نییە کاکە من کوشوزانم بەڕێزان ئەم شەو کۆمەڵێ بابەتم هەیە کە ئەم شەو بۆتان باسەکەم لە حیزبەکەی سروەخانەوە پیاڕۆم سروە گونڕوت پاشانیش مەسەلەی شاسوار و پاشان مەسەلەی هێرشەکانی سەرکە عومەری سەی عەلی هاتیۆم شەو عومەری سەی عەلی شانسی هێزانی هاتیۆ بووم بە کوتلەی عومەری سەی عەلی وەڵڵی ئاخری منیشی تەسقیف کردەوە کابرای بە قورئان خەتەرە عومەری سەی عەلی بە قورئان اینجا لەسەر مەسەلەی ئەم دەستەی مامۆسایان و ئەمەی لای چوون بۆ بەغاو ئەلەم بابەتانەوە و لەسەر کۆمەڵێک قسە و باسی تر لەسەر مەسەلەی دادگای فیدراڵی و یەکێتی و پارتی و شێ ئەم دنیایی ئاوەسی باشووری ئاوا خوڵقان لەسەر هەموو ئەوانە من قسە و باسان بۆ کەم هیوادارم کە بتوانم ئەم شەو سوودێ بە هەموو لایەکتان بگەێنم خۆشەویستانی من با بزانم وەزعەکە چۆنە. وەزعەکە بیعیبە تۆزێکە وەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە کاتە ئێمە خزمەتان بەڕێزان. بەخێر بێن یاخوا سەرچاوی من هات. چیە؟ ئەو بەزەی سەرەوە عینەکە پیری کردی کوورەکە یانێکە لای بەم گەنجم جاپەلەمەکە ئەم جارن بۆ نەورۆز کە لایڤەکەم وەکو ژیان بەجلی کوردی بە بێ عینێک لایڤەکەکەم باشە برای من بۆی پیر نەبووم وەڵڵاهی ڕاستەکەی بە قورئانم عینەکە کاکە وەزعەکەی تێگا بەسەرێک قەینا تازە بام شەوی ژوابێ مشکلێ شەڵا بۆ جارێکی تر بەبێ عینەکەینەوە خزمەتم بزانین ڕۆژگارچیمان لێکە ئەراوەڵا سڵاو سەرچاو یاخوا بەخێر بن سەرچاوەکانم هاتن. ئازیزانی ئارام ئەحمەد هیوادارم کە لە هەر شوێنێکی ئەم دنیاە هەن زۆر ساخ و سەلامەت بن سەرحاڵ بن باش بن تەندروستێکی باشتان هەبێ وە ژیانتان پڕ بێ لە گوڵ و گوڵزار. لە دوای ئەوەی کە لە کەرکووکە جەماعەتی حیزبەکەی سروە و شاسوارم ڕسوا کرد و نەیانتوانین تەپڵەکە جگەرەیەک بهێنن چەندین راپۆرتیان لەسەر کردوم جوێنم پێیەن سوکایەتیم پێیەکەن من نەخەنە پاڵ کۆمەڵێ مەواضع و ئالم بابەتانە حتا لەگەڵ پێیجێکی شاکەهێنی شانازە قەسم شاناز لۆکە زاهیرە ئەوانیش جوێنم پێدەن هەتا پەلاماری دایک و بنەماڵەوە هەموو ئەوانم ئەدەن ئەمانە کاکە. ئینجارە لە هەمووشی نەکبەتی تر منیان کردەوە بە پیاوی پارتی وێشێتی. ئەم شەو لەسەر ئەوانە قسەتان بۆ کەم و دواییش وردە ئەشبە ناو هەموو بابەتەکان خۆشەویستانی ئارام ئەحمەد. جا ئەمانە ئازیزان ئەمەن دەبێ شەرەفن ناچن لە بە ئاشکرا قسەکان چن کۆمەڵێ پێیج دانێن هەمووی پێیجی سێبەرە هەندێک بەکرێ ژیراو دانێن نوتی خۆیان منگنەکەن نیم ئارام ئەحمەد وردی ئاوا قسایانی ئەو نە پیاو نین کە بێن بە ناو عینوانی خۆیانەوە قسە بکەن. من دەیان جار لەم سۆشیال میدیایە وتومە عەزیزان کەسێک کە بە ناوی خۆیەوە بە ئەکاونتی خۆیەوە قسە و باسی نەکرد ئەوە یعنی درۆزنە ساختە چییە خۆفرۆشە ئەبێ وەکو ئارام ئەحمەد بێ ئاوا قسەکانی خۆی بکە ڕوو بە دەسەڵات ئەمە پیاوەتی و مەردایەتیە بەڕاستی. من قەول بە شاسوارەیەم لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ڕسواتان نەکەم بەڕاستی. ماهیەتی پوشتان دەرەخەم بۆ هەر هەموو خەڵکی کوردستان. من ئەزانم کە ئێوە داخی ئەمانەتان لێیت. باشە شادز من پیاوی دەسەڵاتم یا جەنابوو بنەماڵەکە زەحمە نەبێ ها؟ مەگەر هەر تۆ نەبووی کاتی خۆی بە شێوانیت ئەوت ئەمە پاراستنەکە ئەوە تا چەندین ساڵە زیندانی و تا ئێستا چەندین ساڵێکە زیندانیە بێ
بۆ هەمومان لەبیرمان چۆتەوە بۆ هەموو کورد ئەوەی نەبینیوە کە جەناب ئەو شیروانی پیاوی پاراستنە یعنی هەر کەسێ مەچینە هەڵگری تۆ نەبێ و پیاوی تۆ نەبێ ئەمە سەر بۆ دەسەڵاتەیە ها هەی داوەشەی بۆ ئەخلاق و بۆ توارێ تۆ جیاوازی چییە لەگەڵ پارتی وێچێتی یا زەحمەت نەبێ ها ژووری تایبەتی هەیە لە نالیا و لەمانەیە تەنها بۆ بردننی سێکس و بۆ ئافرەت و ئادەم بابەتانە چەندین کچی ڕاو ناوە لە ناو تەلەڤیزیۆنە لەبەرەوەی کە لەگەڵ تۆ سێکسی نەکردووە باشە ئەمە ئەخلاق و ئەمە ئەتوارەکەی تۆیە زیاتر لە 126 دانە دۆسیەتەیە لە دادگا کەشکاتی لێکراوە بەڵام چونکە کرشی ئەو دەسەڵاتەی بانک ناکەن بۆ دادگا ئەی بۆ مناڵە فەقیرێ لەسەر شتێکی بەسیط ئەخێتە زیندانەوە بەڵام تۆ 120 و ئەوەندە کەیست هەیە کەشکاتی لێکراوە بەڵام بۆ دادگا تۆ بانک ناکەن و شمولی تۆ ناکە وازانی دوو مانگ بەر لە ئێسا کە خەریک بوو یەک دوو کەیسی بجۆڕێنێ لەوەی شادی نەوزاد بوو چێ بوو ئافرەتەکە کە مەسەلەی ڕوت و ئەوانە دایە پاڵی لەگەڵ دۆسیەی قەزێکی گەورەیە بەڵام خۆ گەیاندە لای پاڤڵ و پاڤڵیش قەولی پێیایکە دانیشە و خەمو نەبێت کە دۆسیەکان ناجۆڕێنین لە بەرامبەردا تۆر ئەو پیاوی توازانی ئێمە نازانین کە تۆ خەریکی چیت تۆ 1,700,000 متر زەوی وەرگتووە عەزیزان شاسوار 1,700,000 متر زەوی وەرگتووە ئەمە هەمووی بە داتا لە بەردەستایە باشە ئێمە ومانانیش هەتا ئەم ساتە وەختە مەترێکمان وەرنەگرتووە باشە 28 ساڵیشە یەک دانە سەعات بە سێمانی و هەولێرا پیاسەیەکم نەکردووە ئازادانە کوردستانم نەبینیوە بەڵام من پیاوی دەسەڵاتم هەی بێ ناموس هەی ساختەشی دەستبڕ هەی درۆزن هەی زمان لوس من پیاوی دەسەڵاتم پارەی 10,000 پشتی خواردووە هینی خەڵکی ئەو دەڤەری سێمانیە قوڕم ساخ ئێمە پیاوی پارتی وێشێتین و ئەزانی من نازانم کە لە هەموو سەرمایەکەتا یەکێتی پشکی هەیە و پارەیەکێتی تێدایە من نازانم کە پشکی نالیایش هەیە من وەری ئەگرێ ئەی با بۆ یەکێتی بۆ ئیدارەی گشتی ئاگامە لێ نییە عەزیزان 6 دانە ساڵە ئەمە بەڵگە لە مۆبایلا هەیە دوایی هەموو بەڵگەکان بە مۆر و ئیمزاوە لەم لایڤەیە لە یەکەم کۆمنتا بۆتان دائەنم خۆتان بیبین عەزیزان باشە شەقامی گشتی دووسایەتی بۆ ئەزمڕ باشە یعنی بینی دەباشان وانە بینی شاری دایک و دەباشان لەسەر شاسوار تاپۆ کراوە تو وجدانتان خۆشەویستان لە دنیای هەیە شەقام بکرێ بە ناوی کەسێکەوە بەڵام بە ناوی شاسوار کراوە من فایدێکم لەلایە ئازیزانی ئارام ئەحمەد 1,364,000 دۆلاری ئەمریکی شاسوار قەزابی پارتی وێکێتیە باشە کەچی لە تیڤیەوە دەمبایە ئەڵەچی ئێمە من یەک فرس نایەمەوە هەر بە هەوەس کوڕە ئەگەر تۆ پیاوی خۆیان نەبی ئەگەر قاچک ئاسا دەسەڵات تۆی هەڵنەتۆقان لە دەڤەری سێمانی تۆ ئەو پیاوەی قەزی خەڵک نەیتەوە پارتی وێشێتی بەلای قورئان ئابڕۆن بیسمیلایەکەیە دزن لە تۆ خۆشە بن پارەکەیان بخۆی ئەوانە سەرانە لە گوێشکەی فیلە سەرن بنەماڵی بازانی بنەماڵی تاڵەبانی باجیان لەسەر پێسی گوێدێژی داناوە ئەیەڵن تۆ ملیۆنێک و ئەوەندە $1,000 بخۆی داوا لێ ناکەنەوە ئەگەر تۆ پیاوی خۆیان نیت بۆچی شاسوار چاویلان هینی منە کەناڵی نالیە کە بە دزی داناوەی ئارام ئەحمەد زەحمە نەبێ هی جەنابتە پەلاماری ئێمە ئەدەی یعنی تۆ هەموو کورد بنە ناسێ ئایا من قسەم بە بنەماڵەی بازارین تاڵەبانی نەوتووە من ڕەخنەی جدیم لێ نەگرتوون من سەر و جۆلاشی ئەوانم نەشکاندووە کاتێ من دژایەتی بنەماڵەی بازانی مەکرد جەنابوو لە کەم پاکەوتبووی لە ئەڵمانیا تۆ چی دەکرد تۆ چی زەحمەت نەبێ پاشان شاسوار ئەگەر من پیاوی دەسەڵاتم بۆچی لەگەڵ ئەو کوڕە ناوی چی بوو ئەو کێبابان هاتنە سخیپۆڵ تەلەفۆنتان بۆکن وتان حەزەکەین بێ لەوێ دانیشتێک وتم وەڵام من نایم نەهاتم بۆ لاتان ئەگەر پیاوی ئەوم بۆچی هاتی بۆ لام زەحمەت نەبێ بۆچی لە دەسەڵات لەگەڵ نادانیشتی ئەگەر پیاوی دەسەڵاتم ساختە چی هەر لەبەرەوەی کە متمانەم پێتان نییە هەر لەبەرەوەی کە لە 2016 مانگی 11 من و تومە شاسوارێکی پارتی دروستیان کردووە لەسەر قسەکەی خۆشم سوورم بەڕاستی ئەمە هەمان عەقڵی پارتی وێشێتیە ئەگەر دژی بنەماڵەی باشە لە هینم لێمە دەرمێ باخسەکانی خۆم کەم کاک باش نییە
بۆیە دەبێ هەموو کەسی ئەو ڕاستیە بزانێ شاسوار بە هەموو توانایەوە لە ڕێگەی میدیاکانیەوە لەو دەنگانە ئەدا کە دژی پارتیەکێتی نێ تۆ کارە بەسەر ئێمە وچێکەک پاشان ڕخنەمان لێگری ئۆکەی ڕخنەمان لێ بگرە بەڵام تۆهمە مەپێچەرەوە درۆم مەکە بۆ ئەم عالەمە ئێوە هاتوون لەگەڵ شانازی لۆکەخانە پەلاماری دایکی منتان داوە من ئەو قسانەی کە ئێوە داتانەوە لە یەک قسەی پەشیمان نیم لەبەر چوار قاچاقچی وەکو ئێوە من ئەو قسانم کردووە باشە ئێسەیش ئەڵێم شەڵڵا بە شەڵایی خوا لە نازانم چی بوومایە بەس کورد نەبوومایە لەبەر خیانەتی ئێوە خەڵکی عاقڵ ئەزانێ من ئەو قسانم بۆشی کردووە ئاجینا سەری بنەماڵەی شاسوار لەگەڵ بنەماڵە سووکەکەی شانازی لۆکەی کۆن کە ئێسا نۆکەری بنەماڵی بازار لە تیڤە کۆن ناڵەناڵەکە بۆ ڕواتانە بێ نەعلەکانی دایکم کە لە پێنجەم فڕێداوە لە هەموو بنەماڵەکانتە شەریفترە باش ئەوە بزانن قسەکانی من بۆ خۆی دیارە من ئەگەر پەلاماری ئەخلاقی ئێوە بدەم هیچتان بۆ ناهێڵمەوە شاسوار باشە خۆ خوشکی من نییە بە گولە ڕووتی هەموو ڕسمەکانی دەرەوە بڵاو بۆتەوە ئێستا تۆژێ باسی ئەخلاقەکەی یان شاناس تۆش فێری ئەوە بووی پێیش دابنی جوێن بە ئارام ئەحمە بە من چیمان پێویست وتمان تۆ گۆرانی بێژنیت تۆ تیڤیەکە دراوەتێ لە هەولێر لەبەرەوەی کەپڵی کوڕەکەی سیروان مامزی قسەکەشمان ڕاستە کاکەژێن تەواو من بۆیە دژایەتی ئێوەکەم لەبەرەوەی ئێوە بەم ئەخلاقیە جوانە کە هەتانە هونەر تا ڕسوا کردووە کاکەژیان ئەمە ئەوە پاشانیش هەستاون ئێوە بوون بە مۆدێلێ کە بە هەزاران کچی گەنج و ژن لاسایی ئێوە کاتەوە یعنی ئێوە بوون بەهۆی بێئەخلاقکردنی ئەم کۆمەلگای ئێمەوە لۆکە زایر ئەوە پێیش دروست مەکەن لەگەڵ شاسوار و لەگەڵ ئەمانەیە گوێن بە کەس و کار و بنەماڵی ئارام ئەحمە بدەن وەزانە ئاگام لێتان نییە ناتان ناسم کە ئێوە چی پیاوەکن بەڕاستی یا چ ئەخلاقێتێکتان هەیە قسەکانی من هەمووی دقیقە تەواو بە هەزاران ژنی هونەرمەندی دەنخۆشەیە لەبەرەوەی ڕوود نابێتەوە بە مەسوولی پارتی وێکێتی یەک کەسی حسابیان بۆ ناکات تەواو ئەمە قسەی ئارام ئەحمە تەواوی ئەو ژن و کچانی مایچیان بەدەستەوەیە لەگەڵیان ڕابێرن سیاسیەکان و ناوهینەکانە یەک کەسیش لەوانە بە من نەڵێ ئارام ئەحمە ڕاست ناکات پیاوێ پیاو بێ عایلە بێ کچی خۆی ژنی خۆی نانێرێ بۆ هیچ تیڤیەکی یەکێتی و پارتی کە دەوێت دابنیشێ بەرنامە تەقدیم کات تەواو هەر کەسێک چوە ناومیدیانەوە تەواو فاسد بووە کورد و کرمانجی یەکەیەکە بە ناویش لەلامە باباش بیزانن بەڵام باسی نامێ خۆم نەقەلەوە مۆزوع بکەم ئەوە پەیامێکم بۆ شاسوار ئەگەر بێت و وەکو ئێوە بڕۆمە ناو مەسایلی ئەخلاقیات بەخوا هەمووتان شێت و شبرەکەم باباش بیزانن بەڵام نامەوێت بۆیە شاسوار لەگەڵ یەکێتی پارتیا جیاوازی نییە تەواوی سامانەکە دزیە شاسواری عەبدولواحید باشە بنەماڵە هەتی و مچە و سوارکەرەکەیشێ لەوانەوە هیچی بۆ نەماوەتەوە بەڕاستی کە بابخانەیەکی قۆرتان هەبوو لە کوردستانە خۆ ئێوە هینتان نەبووە کاکە لە شێوە هەموو پارەیە هێناوە کاکە چێ چافی لاندی یاویتە تێ ئەی بۆ یەکێتی نایە بە من زەحمە نەبێ ئەی بۆ پارتی نایە بە من ئەگەر من پیاوی پارتی وێشێتیم بۆ 30 ساڵە نان بڕۆمەوە سلێمانی ئەگەر من پارە وەرگرم ئەم پارەیەم بۆ کێوێ زەحمە نەبێ بۆ کەیمێ خۆ تەمەنم تەواو بووی تر کاکە خۆ پارە بۆ 30 ساڵی خۆشە بۆ 40 ساڵی خۆشە خۆ خەڵک کە نییە پیاوی پارتی وێشێتی نەبێ پیاوی پارتی وێشێتی بێ بەڵام لە هەولێر لە سێمانیا فێلای نەبێ و جوانترین سیارەی نەبێ و ئەمە ئەوەی نەبێ و موچەی باشی نەبێ خۆ خەڵک کە نییە وەکو جەناب شاسوار لەگەڵ من پێتان ناکرێت بە باش بیزانن لەبەر ئەوەی ئەم هەموو ساڵە من مامەتەوە بە پاکی داختان لێیە بەڕاستی داختان لێیە ئەمەیە ئەسڵی مۆزوعەکە ئەگەر منیش خۆم فرۆشتایە وەکو جەناب دانیشتووی لە تیڤیەکەتەوە ئەڵێکی ئەبێ کوڕانی بنەماڵی کوڕانی مەسعود بازانی و کوڕانی تاڵەبانی لەبەر دەرکی سەرایەک و شەمال هەڵواسین ئەی بۆ کاکسە بە تۆ ناڵێ دەبا کەسێکی تر لە سێمانی ئەو قسەیە بکە بڵێ من خوبات و پاڤڵ لە بەس دەرکی سەرا هەڵەواسم بزانە پاڤڵ فوی تێ ناکە وەکو مەڕی قوربانی بزان فوی تێکە یا فوی تێ ناکە ئەی بۆ لە بەرامبەر تۆ قسە ناکە شاسە لێ دەترسێ لوسکەلە لە تۆ ترسێ پاڤڵ و قوباد و مەسور و ئەمانە لە تۆ ناترسێ بەڕاستی بەڵام ئەزانێ کە تۆ کلک تۆ هیچ قیمەتێکی لێ دەڕاستیە خەڵکی کوردستان ئەگەر هەر کەسێ ئابڕووی هەبێ هەر کەسێ عەقڵ لەو کەندەیە هەبێ هەر کەسێ ویژدانی نەفرۆشتی بێ ناشێت دەنگ با بە شاسواری ساختە چی باشە ئەگەر بەیانی ئارام ئەحمە هات کەناڵێکی دروست کرد ئەم کەناڵە بای چەند ملیۆن دۆلار بوو ئەگەر بوو بە خاوەنی چافیلاند و ئەم هەموو زەوی و عەرزە و پارەی درایە و ئینجا لیستێکم دانا دەنگم بەنێ من ئارام ئەحمەم ئەبێ جرد لێن بۆی کاکە بڵێ تۆ زەحمە نەبێ جای پێمان بڵێ ئەمە لەکوێ هێناوە
ئەم هەموو گردوم ئەم هەموو تیڤی و ئەم هەموو پارە و ئەم هەموو نالیا و ئەم هەموو لەکوێ هێناوە زەحمە نەبێ ئینجا تۆی بە تۆڵێ شاسە تۆ لەکوێ هێناوە کاکە دزی و تاڵانیە ئەمەی عەسی مۆزوعەکە لەبەرەوە نەخەڵەتا بن گوێن بە کەس و کار وشتی من بدەن ها دایکی من لەو ئاسانیە چوار دەمڕوتی وەکو تۆ وەکو لۆکە زاید جوێنی پێ بدا بەڕاستی حەق سەرتان لەژێر نەعلەکانیەتی باش بزانن چونکە ئەو دایکە منی پەروەردە کردووە کە وەکو ئێوە خۆفرۆش و خائین و ساختەچی و دەستبڕنین بەڕاستی نەخەڵەتا بن ئەو قسانە بکە ئەجنا هەموو هەفتەیە بۆتان ئێمە کەمینەوە ئاوا ڕسواتانەکەم با باش بزانن ئەمە شاسوەر فت باشێتە ئەولاوە شاسوەر عەبدولواحید سڵاویشم گێن بەسر بە گونڕوت شاسوار گیان خۆخۆ هەموو ڕسمەکانی بینی بە کاکە قەسەم بەخوا خوشکی من ئاوا بکە لە ژیامە لە ڕووم نایە دەرکەم لە تیڤ تۆ چۆن دەڕێت تیڤی وە قسەیەکی کاکی گیان دووسە ڕسمی ئەو خوشک کاک من بڵاو نەکردو بە قوربانم خۆتان وڵاتان کردووە کاکە با نێم لە بنی کوولەکەکە تووڕەم مەکەن فێم لێ بێ هەموو شتێ بڵێن بەرامبەرتان با فێم لێ نەیە شاسوار سەرانی یەکێتی پاتی و بنەماڵەی بازانیم کە فێم لێ هات تەواو هیچتان بۆ ناهێڵمەوە بەڕاستی ئاگاداری خۆتان بلو عاقبنەوە قاچ بەسەر قاچ اینجا بڕۆمە سەر گردزەکان تۆ سەری عومەری سەیعەلیە من بووم بە کوتەی کاعومەرم شەو وەڵڵی ئەم کاعومەریش بە شەرەف مەزایین چۆنم عەزیزان یەکەم کەسانێ بووم کە پەلاماری نەوشەوام سەفا و گۆڕانم داوە کە لەسەر حەق بووم بەڕاستی بە عومەری سەیعەلیشم وتووە کە عومەری سەیعەلی نەدەبوایە لەو کاتێشا فێ سەنگەری نەوشەوام سەفا و ئەلەم بابەتانە بەڵام بەداخەوە چوو دیفاعی نەوشەوام سەفا و چیاو نما کرد و ئەوە کاتی خۆیان باسمان کردووە من وتوومە عومەری سەیعەلی کابرایەکە کە سیاسی نییە من خۆم وابیرەکەمەوە کە بە عەمەلی سیاست نایە بەڵام لانی کەم کە عومەر پیاشی باخلاقە دەستپیش نییە دز نییە فاسد نییە خۆی دەوڵەمەند نەکردووە سامانی خەڵکی نەدزیوە لەم ڕۆ پاکە بەڕاستی من کەسێ کە ئەخلاقی پاک بێت کە دز نەبێ کە گەنەخۆر نەبێ باش ئەگەر سیاسێکی خراپیش بێ من ئەمەم قبوڵترە لە سیاسیەکی خراپ کە زۆر سیاسی بێ بەڵام دز و جەردە و هەموو شتێ بێ بەڕاستی ئێستا هاتوون پەلاماری عومەری سەیعەلیە ناو بە فیتی چییە ئەم هوشیارە هەیە هوشیار نازانم چی ناوە بەڕاستی هوشیار تۆ چیت کاکە تۆ نێرگەلە بۆ چیا و نما پێچیتەوە بە قوربانە بم تۆ نێرگەلیان بۆ دانی تۆ چی پەلاماری عومەری سەیعەلی کاکە تۆ چی بەڕاستی هوشیار وڵا کتێبێکم نووسی 150 لاپەڕە چییە کتێبەکە هەمی باسی گردەکە کردووە گردەکە وا بۆ ئەوە بۆ ئەوە بۆ ئەوە بۆ بە قوربان گۆڕان تازە کۆتایی پێهاتۆ فەت بۆ لە حەقیقەتە و تۆ ئەوەی ژنیت خۆدا لەم ماوەیە بەناو کۆنفرانستان کرد لەوێ بینیمان کە چۆن عومەری سەیعەلی ئیشەکانی چۆن کرد ئێوە هەمووتان دژی مستەفا ئەوان بوون ئەوانتان کردە دەرەوە دوێشە خۆتان ئاوا ڕستوا بوون باش نییە من لێرەوە بە هوشیار ئەڵێم هوشیار عومەرێکیە بە تۆ ئەڵێم تۆ نەسیاسیت هیچ نی بەڕاستی کاکە تۆ بەمە ئاوا نابێ ئاوا بکەیت و وازای نەوشەوام سەفای بە قوربان هەر کەسێک کڵاوێکی لەسەرای وەکوی جیڤارە نابێ بە جیڤارە بەساقە بم کڵاوەکە بەڵام سەرەکە نابێ بەسەری جیڤارە ئەوە بخەری مێشی خۆتەوە تۆ هیچ نیت بە قوربانە بم تۆ کەبابخۆرێکی بەردەستی چیایت وە چیایش نەسیاسیە نە هیچ کاکەنەوە چەندین ملیۆن دۆلاری بۆ دزی یایەتی بە کوڕەکانی بۆ خۆیان ئەیخۆن و تەواو کچێک و کوڕەکەی نما لە بەریتانیا بۆ خۆیان ئەیخۆن شاهانە ئەژین ئەم چڵکنێشیان لە گردەکە داینشو بۆ خۆی وەڵڵا چیا سیاست ناکە ئێوە وازی لێنایەن کاکە چیا خەریکی بزنسە کاکەجیان هەتا بڕوانامەکەشی بۆ بزنسە سیاست ناکە ئێوە لە خۆتانە وازە چیانایەن کاکەجیان ئەڵێ عەزیزانی ئارام ئەحمەد ئێوە بینیوتانە لە ژیانە چیای نەوشەوام سەفا یەک ڕەخنە لێکێتی پارتی بگرێ حەزمان لە دەمیایەتی ئەسڵ چڵکنی وا قسە بکە کاکە ئیتر تۆ هاتی ئەم شەڕە بەشی یەکەیت وەڵی باوکە من عومەری سەیعەلی زۆر ئێوە بە پیاوە دەزانم بەڕاستی تەواو اینجا بە ئەڵڵا ئێوە گۆڕانتان ڕسوا کرد ئەوانەی کە گردەکەیان دزی گۆڕانیان ڕسوا کرد بەخوا ئەوانەی کە هاتە دەرەوە ئەوانش گۆڕانیان ڕسوا کرد بەخوا یوسف محەممەدەکان گۆڕانیان ڕسوا کرد بەخوا هوشیار عومەرەکان گۆڕانیان ڕسوا کرد ئەمە چیە تۆ لە خۆڵا کتێبێکم نووسیوە کە عومەری سەیعەلی وایەوە هەمووتان جیفانی خۆتان پڕ کرد لەسەر حسابی ئێمە 10 ساڵ گۆڕان هاوارمان بۆ کرد ئێوە بوون بە خاوەنی گۆڕان ئێوە هەمووتان دزی لەسەری ژیان بۆ خۆتان جیفانتان پڕ کرد و ئابێن دەسەکان بشۆ ئەمە حەقەتەکەیتی نەخێر هوشیار عومەر هوشیار عەبدوڵڵا ناڵێم هوشیار عومەر ئەمە ڕاستیەکەیت لەبەرەوە دامەنیشن ئەو قسە قۆڕانە بۆ خەڵەکەن خەڵکی کوردستان باش ئەو ڕاستیانە ئەزانێ و ئەزانێ مەسەلەکە چییە من کە عومەرێک کەلام سیاسی نییە العقل من السياسيين لبرويك دزو دسبيسو خود ولا كان لا من اللي شرفت او بيخلي بشاي خوتانو جايتو قران شي بس اليوم مشكله مني العقد طب اجا
يا مسر كيشكي شو خادرين ودعاء واش مثلا ما مصارين ناراسي امشو همين رخني اجرينا خوش بيساني من همين رخني اجرينا انا والله لمولا لبرامبر او قد زيك هوشيار كان تشياي شو مصفايا مدفع له عمري عليك تشيا قد يتزيوا براسي صوبي شو دون مسوي دهان مليون يتزيوا تيجي كاكا لبرو دس بوينيه باسي عمري عليك طوا خو عمر قد ينزيوا كاكا قد لك بناي تو يا تشيا تو تزيوتا باوكي بو تو يتزيوا كاكا طبعا أما عسي موضوعك كاكا نوا بوتو يجزي لبروا خوتان مكان بقى الشفي الشريف دس بوينية من اللي يروا بام يكي هو بافل جنا طلباني كاكا بافل للندن يا أقاملت للندن حياتك أزال نشوي تو بو شو كده الناس ينتو لو تشياو نمو على بابتنا كاكا بو لي الناس ينتو بقربان اللي ينسلوا كاكا لأن سنرو كاكي هل بيتقن رو كوي بوتو بو داما ونايشي بو شو خادرين تشوش تكان تقانوا ايو كده خو شنا دعوني او شو خادرين بكاكا او قلي حد زلاو لراسيا اي بو برامج بو قد خسناكي بافري جلا طلباني كاكا ها اذا شو داني شو باخذ بياسيك بو قد تختيك كاكا اي شو انا شو خادرين دو كسبب وشون تقان لو كابلا كدو من بلاهم كدو موضوعك اويلي هات وشاخات هات سر مسائل تقانوي بيناكي والم بابتانا وامرش اكام لو عشرة تبو طبعا من باس المسائل عشرة انا ناكم شو من خم بران بونيه بداخل كم الجا ايما بوجوريه اسا يشتي هساوا ام عشتي كدو بدو بشو خوش بيسان بشيكيان دفاع لك شو خادرينك اوانيك امر هاتم كسوكارو الم بابتانا بشيكيشيان برابراتي كسك بناي كازاني تشالغا لقد داري حاجي بلايمي تشرمغا امانه دشي شو خادرين امانه يعني نرايتي ام عشتي كان لا يشتي يعني بون بدو بشي جواز براسي او بشيك امر قسيانكين او بشن كلقد شو خادرين بشكي تريكا لقد شتيار ريكنو ام كازاني تشالغا امانه هرس الشيخ ولا الشيخ جعفر اما باب او لا بولا او كاواكن ايوه ام عشتك بو بدو كرتوا ام كتاب لك اما لقال شي تيانو او شو خادين اميو او لبناي اما يعني استا يشتي يعني ام كازاني تشالغي بكن ببديل شو خادين اما كشك انا امرج او خساري ككرا ومن اقام لبو جمله خسي هميانو ابو هل الى اخر بس الموضوع وهي وكي شكيشان دقة بدقة قلت لي براسي شنك شالا يكوس الرسول هندي هي بلام دست شايك وبيا متراوى باسيناكم حتى شالا لما ويا ميواني هاتبو لبغاوة نيوتبو شالا يكوس الرسول اندامي سلكداتي كي اما بتانا حلوكو شالا يكوس خوني شانا كذبو ناوي يكشيتيو بلاي بوستكي بهيج ولا بلوبوسي باسنا كذبو شالا شنك شالا يسا دانشتو لكل على راسيا يعني وكو هو جوري استقالية بليشيتي هرشي شو خادرينا ناوي ايوه للرقي شالاو كيشكي حلكا اينا الرنق اخوي بتوالي لقى شالاو لقى بافلاق سبكا وبتواني كيشكي حلكا بلام او ام نقبتيكي دوا ايوه للرقي شالاو به بلام شالاو يجل راسيا او بياو نبو كا بشواني شو خادرين كا نهيالي روكي اوالي بيت براسي وشي خادرينج ابيتي فيري او بيك ام دنيا هتا سلويش كسينيه كاتك دصلاتك تن في بري تعدال خلق مكن ابري خلق مبن ساماني خلق مدزن او مكن شو كده دوايه روجي روكا اويليت دنيا بو شاي ايران نما دنيا بو صدام حسين نما دنيا بو علي شيميائي نما دنيا بو امهم الدكتاتور وقندل تاريخ نما بو ايوج نامنا باباش بيزان تيجي كاكا بويكا شيء شو خادرين هذوك اخوي ما وتوا وام عشتا عسيله كان بون بدو بشوا وام وكوت ام دار حاجي بلا من شرمقه لقال ام كازان ان شاء الله باش كان بردوه امانه لقال شيتيان ودن ما ودن معيبينيه وبشكل تريشي او تركيسا امرو قصوباش انا كدو وبيش مواني كيش كان حل بكريتو واوهر شيء جنيه كم امرو بلادنا كديان والله سي زاد هنا شتي وكم كاتو انا بابتانا دن شي بقول بانو شي تو دن ناي شو كسي دن اخو خلقوا ندامو انا فريق كباب برهم دن بودا خمو النبي ان جاء اسمسر دستي ما موساني ناراسي دستي ما موساني نارازي حني قصتها بوك سوق شريك مامبو اشتكي مثلا نسين وانا بابتانا ام هي بوتان باسكن خوش ويسان ان جاء لسل مساله اوي كا لا امريكا لا دادغاي فيدرالي ام برياني كدليكر خطا شي بو براسي خطا ايمبو ها يا خطا باتيشيتيبو
چی ئەم وەسعی ئاوا خوڕقان کە هەرێمی کوردستان بکەوێتە خەتەرەوە لە حقەتە چییە کە ئێوە حاڵی جاو کە وەسعەکە ئاوای لێهاتووە باشی سەرەوە خۆتان ئەزانن عەزیزان مەسەلەی مامۆستایان لە سەردەمی گۆڕانەوە هەمومان ئەزانین مش ئاگاداری ئەو مێژووم لە هەموو شار و شارشکەکانە مامۆستایان ئەنجومەنی خۆیان دروست کرد لە دواییە هەموو ئەنجومەنەکان بوون بە یەک و لەژێر چەترێکە ناویان نا ئەنجومەنی سەرتاسەری مامۆستایانی ناڕازی چەند ساڵێکە ئەم ئەنجومەنە هەن و کاری خۆیانەکەن بەڕاستی حتى ئەم ناڕازایەتیان دوایی کە یەکەم جار دەستیان پێکرد ئەم ئەنجومەن دەستی پێکرد بەڕاست لە دواییە وردە شتەکە ئاڵۆگۆڕی بەسەر هاتووە هەمووشان ئەزانن کە بە دێژای ئەم هەموو ساڵە چی بوو بێ لە کوردستانە ئارام محەممەد پشتیوانی کردووە بەڵام من ئەم جارە بێدەنگیم هەڵبژێر بەڕاستی هەر لە سەرەتاوە من پشتیوانی مامۆستایانم نەکرد چونکە بۆ لەبەرەوەی من زوو هەست بە شتەکەم خۆشەویستان من تێگەیشتم کە میدیاکانی یەکێتی بە هەموو تواناوە پشتیوانی ئەکەن لە ئەم یەکێتی مامۆستایانە بەڕاستی بەتایبەتی ئەو دەسەی کە جیابووتەوە لە مامۆستایان باش نییە یعنی هەستمە کرد کە یەکێتی بە هەموو تواناوە بە میدیا ئاشکراکانەوە بە سێبەرەکانەوە پشتیوانی لە مامۆستایانەکەن ئەمزانی کە یەکێتی ئێوێ دەستیان تێ بخات یەکەم جار بووە لە دەڤەری سلێمانیا کە یا مامۆستایان یا قوتابیان یا چین و توێژەکان ناڕزایی دەرببڕن یەکێتی شەقبەرێن نەکا بەڵام ئەمجا یەکێتی هیچی نەکرد نە کەسێکی نە لە کەسی هیچ نەبوو کەسی جا 2 ساعت خەڵکیانەگرەوە هیچ نەبوو لەم دوایە ئەویش کە کۆمەڵی سۆڵە لە ئارای هەبوو باش نییە هیچیان نەکرد من ئەمزانی کە یەکێتی لە پشت ئەم مۆزوعە و ئەوەش تێگەیشتبووم کە ئەمەی کە یەکێتیەکە لەبەر خاتری خودی مامۆستایان و ناڕزایەتەکانی مامۆستایان نییە بەڕاستی بەڵکو ئەیویست وەکو فشارێک لەسەر پارتی بەکاریان بهێنێ و لە ڕێگەی بەخداوە فشار لە پارتی بکە و هەموو قەڵەمەکان و هەموو دەمەکان و هەموو ناڕازیەکان ڕوو لە پارتی بنەماڵی بازاری بکەن باش نییە یعنی یەکێتی خۆی دەرباز کردبوو لە مۆزوعە هەمووشمان ئەزانین کاکە خۆ ئەم مێژووی 30 ساڵێکی توی پارتی بێ کۆ دزیوێنە کاکەجیان خۆ ئەو نیکێتی باش بێت و پارتی خراپێ یا پارتی باش بێ یەکێتی هین بێ خراپ بێت ئەمە دوو باڵی مەلێکی دس دوو باڵی مەلێکی چەتە بەڕاستی هەر حرەکەتێ هەر گروپێ لە ڕوانگەی یەکێتیەوە پەلاماری پارتی بدا لای من ئۆپۆزیسیۆن نێو خائینە هەر گروپێ لە ڕوانگەی پارتیەوە پەلاماری یەکێتی بدا لای من خائینە بەڕاستی ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە ئەبێ دژی ئەم مەلە بێ کە دوو باڵی پێ چەتە و دزە بەڕاستی اینجا من ئەوەشم زانی کە یەکێتی کەسی خۆی خستە ناو ئەم ئەنجومەنەوە باش نییە کە خستێناەوە ئەنجومەنەکەی کرد بە دووکەرتەوە بەشێکی جیابووە لێی بە ناوی خۆیان ناونا دەستەی مامۆستایانی ناڕازی باشە یەکێ لەو بەڕێزانەی ناو دەستەی مامۆستای ناڕازیە خۆشەویستان بە ناوی کاکە دڵشاد میرانی لە پۆستێکی ئەڵێکی خۆشەویستان ئەڵێ سەرکردەیەکی کاریگەری کوردستان پێی وتم ئێوە ئاگاداری مناڵەکانمان بن من لە بەغدا شەری مافەکانتان دەکەم ئەو کەسە پاڤڵ بووە کاکە تۆ بۆ لەگەڵ پاڤڵ دانیشتووی زەحمەت دەبێ ئیشی بە پاڤڵ چییە کاکەجان ئیشی بە پاڤڵ چییە پاڤڵ و قوباتاڵەبانی و یەکێتی و پارتی بە هەردوو لایەن لە بەدرێژایی 34 ساڵە دەستیان نەخست بینە خاقی خەڵکی کوردستان بە یەکەوە برابەش نەبوون هەردووشیان ساوانی ئەم گەلەیان نەجزیوە چی جیاوازیەکیان هەیە زەحمەت نەبێ فەرقیان چیە لەگەڵ پارتیە ئەمە شەی جەلالی مەلاییە خۆ ئەمە نییە بەڕاستی اینجا من شتێکم نووسی لەسەریان کە ئەم دەستەیە بۆچی چوون بۆ لای ڕێیانکردانی وتم پاڤڵ بۆ ڕێخستێ ئیشتان بۆچی زەحمەت نەبێکە ئەگەر ئێوە نوێنەری مامۆستایانن ئەبێ بشن لای سەرۆکی حکومە لای سەرۆکی دادگا لای فڵان لای فیسال لای ئەوەی کێ بەڵام ڕێیانکردانی بۆچی زەحمەت نەبێ ئیشان بەو چیە کاکەجان بۆچی چوون بۆ لای ئەو بەڕاستی بۆ من جێگەی ئەو پەڕی داخوونیگەرانیە خەڵکانێک کە ساڵانێکە دژی پارتی وێشێتی کەشی پۆست ئەکەن بە باڵای ڕێیانکردانی ئاڵێن ئەم بۆکەن بە گیڤارا و بە فریات ڕەس باش نییە کاکە ڕێیانکردانیش ڤیدۆی هەیە کە گوێی خەڵکە بڕێ خۆشەویستانی ئارام محەممەد تەنها لەبەرچی لەبەری دژی بنەماڵەی بازانیە کاکە سیاست وا ناکرێت کاکە سیاست نابێت تا سەلوود بڕوا بێ زۆر بڕکە بەڕاستی ئێوە ئاوا بیرەکەنەوە ئاوا سیاست ناکرێت بەڕاستی باشە یەکێتی بە بەرنامە ئەمزانی کە پیشانی ئەدا کە مامۆستایان بەکار ئەهێنێ لە پێناوی بەژۆندەکانی خۆیان یەکەمیان دژی پارتی بەکاری هێنا ئێخۆ خۆشان ئەزان ئەزانی ئارام محەممەد 4 قسە دژی پارتی و بنەماڵەی بازانی بکە ئیتر هەموو یەکێتیان باڵاتە هەڵەڵدن پێچەوانەکەشی هەر بە هەماشکڵە دووهەمیشیان ئەمانەی خستە سەنگەری خۆی و ئێران و قەیس خەزعەلی و نازانم ڕێیانکردانی و ئەلەم بابەتانە ئەمە بەڕاستی کارێکی خراپ بوو هەندێک برادەر لەو دەستا هەیە ئەبێ وریا بن
بۆی کە تێنەکەون دەڕاستیە چونکە من ئەزانم کە دەستی تێدایە بۆیە من هەمیشە وتوم و ئەیشی لێمەوە من دژی ئەوەم لە سەنگەری یەکێتیەوە دژی پارتی بیت یا لە سەنگەری پارتیەوە دژی یەکێتی بیت چونکە پارتیەکێتی لای من وەکو یەکوان یەک زەڕ جیاوازیان نییە شەڕ یەکێتی و پارتی لە ساڵەکانی 60ەوە لەسەر خەڵکی کوردستان نییە لەسەر ئازادی نییە لەسەر نان نییە لەسەر ڕەنجی خەڵک نییە لەسەر موچە نییە لەسەر ژیانی خەڵک نییە لەسەر کارەبا و ئاو ئەمە ئەوە نییە لەسەر پۆست و پارەیە شەڕی ئەمان تەنها ئەمەیە شتێکی تر نییە بەڕاستی ناکرێتەوە ئەم یاریەکەیت و خۆشی بە خەڵکی ناڕازی بزانیت بۆیە ئەگەر لە سەنگەری پارتیەوە دژی یەکێتی بوونایە هەمان بۆ چوونمە بۆ بەڕاستی یعنی بەیانی مەجموعەی خەڵک بەنای خەڵکی ناڕازیەوە بکەونە سەنگەری پارتی دژی یەکێتی من هەردشتانە بم لەگەڵتان نیم بەڕاستی چونکە ئەمە قابل قبولە لای ئارام ئەحمەد گۆڵ لە من ناکرێت وەکو شاسوار کەی بینین بۆ خۆی یاریەکە پارە پێیاکە سیاسەتەکە تیڤی هەیە بزنسەکە بۆ خۆی دانیشە نۆکەری یەکێتی و پارتیشە چوار قسە بۆمەڵە چوار قسە بۆڵێت و بۆ خۆی چوار دەنگ ئەدزێت بۆی کە یەکێتی و پارتی ڕەوڕەوەکەیان هەروە بۆ خۆی بێت و بۆ خۆی بڕوات من لە ئێوە پرسم ئایزانی ئارام ئەحمەد جیاوازی بینی پارتی و یەکێتی چییە هەردووکیان 34 ساڵە شەریکە دزدین لە باشووری کوردستانە هەردووکیان پیاو کوژ نین هەردووکیان فاسد نین هەردووکیان خائین نین هەردووکیان درۆزن نین هەردووکیان پیاوی تورکیا و ئێران نین هەردووکیان ئەجندای داگیرکەران جێبەجێ ناکەن یەکێتی هی ئێران جێبەجێ ناکە بنەماڵەی بازانی جاش تورکیان نین هی تورکیا جێبەجێ ناکەن بەڵەوەڵە خۆگە ئینسان ڕاستی بڕوا خۆکان کافر نابێ برای من ئینسان تۆزە واقعی بێ تەواو بۆیە من بەرامبەر بە قسەی پارتی و یەکێتی و شاسوار و ئەمانە بە تەواوەتی گوێم گرانە باشە دەمێکە من ئەو قسەیەم سلماندووەی ئەو کابرای ناوی چییە گۆستاف لۆبۆن شتێکی لەو ناوەیە کابرایەکە ئەڵێ هەر کەسێ بتوانێت جەماوەڕ هەر خەڵەتێنێ دەبێتە سەرۆکیان هەر کەسێ بە ئاگیان بێنێتەوە لەو هەر خەڵەتانە ئەبێتە قوربانی من ئەو قوربانیم بەڕاستی من هەمیشە خەڵک بە ئاگای هێنمەوە کە ئەمە خەتەرە ئەوە خەتەرە ئەوە خەتەرە ئەوە خەتەرە بە ویجدانتان سوێنتانەیەم 25 ساڵە مە قسە بۆ ئێوە یەکەم کامەم ڕاز نەبووە زەحمەت نەبێت کامەم ڕاز نەبووە بە ئێوە ئەڵم بە ویجدانتان باش نییە کامە هەرچیەکم وتووە هەر ئەمە ڕاز دەرچووە لە حەقەتە چونکە من ئەمانە باشە ناسم یاریەکان باشە ناسم کە خەریکی چین لەسەر ئەو شکاتانەی کە لە ئەمریکاش کراوە جارێک کاتم نییە باسی ئەو مۆزوع بکەم زۆر شتم لەلا هەیە لەسەر ئەوە لە کاتی خۆشە باسی ئەو مۆزوعانەکەم با ئێستا لێکڕن ئێستا حەزەکەم لە کۆتا قسەکانما بچمە ناو بڕیارەکانی دادگای فیدراڵی دایەتی دژی هەرێمی کوردستان سەرەتا ئەبێ هەمووتان بزانن ئەوەی کە دادگای فیدراڵی ئەیکا ئەوە ئێرانە خۆشەویستانی بن ئەوە ئێران بڕیار ئەدا ئێران پێشتر بە ساروخ لە هەرێمی کوردستانی ئەدا ئێستا لە ڕێگەی دادگای فیدراڵیەوە لە هەرێمی کوردستان ئەدا ئەم وەسەکە ئەو هەرێمی کوردستانی کە 30 ساڵە ئارام ئەحمەد پیاسێکی تیانە کردووە باش نییە ئەوەیە ئەمە یاریەکەی لە ڕاستیە بۆیە ئێران ئێوێ سیستەمی ئەمەی کە پێڵێن فیدراڵی و نازانم چی ئەوانە نەهێڵێ و بەڕاستیش ئێوێ هەرێم نەهێڵێت یان وای لاوازکە وای لاوازکە کە هیچ تیشی بۆ نهێنێتەوە نمێنێتەوە ئەمە ئەوەیە لە ڕێگەی کێشەوە ئەمەکە لە ڕێگەی دادگای فیدراڵیەوە لە ڕێگەی هینەوە بۆی ناکرێت لە ڕێگەی ساروخوانم بابەتەنە بەچەندە من بڕوام وایەکەم کێشانە ئاوا چارەسەر ناکرێت چونکە سبەینێ نفوسی ئەمریکاش لە ناوچەکەیە بەرامبەر بە نفوسی ئێران ڕائاوەستێت ئەوەشی کە زەرەر ئەکا لە دواییە خەڵکی کوردستانە بەڕاستی شتێکی تر نییە بۆیە ئازانی ئارام ئەحمەد کەسێک کە ئەم قساناکە 28 ساڵە ڕێگەی لێ ژیراوە بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان یەک شۆربایەکێتی پاڵیم نەخواردوێتەوە باش نییە لەم هەرێمە بۆ من هیچ سوودێکی نەبووە من هەر ڕاونراو بووم بەڕاستی بەڵام من ڕێی خۆمەڵە جا کەسێک لەو ئەنجومەنە لەوەی ئەو مامۆسای ناڕازیە بۆی نووسی بووم دیارە پاوەڵ هیچی بۆ نەکردووی بۆیە دژایەتیمانەکەیت توخوا ئەمە قسەیە کاکە یەکسەر زانیم کە چێیە و زانیم سەر بەو دەستەی مامۆسایانی ناڕازیە بە من واڵێ جا من لێرەوە دوو لە ڕووی ئێوە ئەمەیە بۆ بز نەبڵێم کە گیرفانی خۆی هەڵدرووە بۆ ئەندام پەرلەمانی ئەگەر من دوای ژیانی تایبەتی خۆم بکەوتمایە لە 91 و 92 ئەم توانی دوای کەوم دەستێکم هەبوو قەڵەمێکم هەبوو دەمم هەبوو شاعیر بووم نووسەر بووم هەموو شتێک بووم لا یەکێتی داعانیشم بۆ خۆم لە میدیاکانەوە کارمە کرد ئێستا ڕەنگە ئەندامی سەکتیاتی بوومایە لە ناو یەکێتیە ئێستا من هەر هەموو شتێکم هەبوو بەڕاستی پاشانیش تۆ درۆوەکەی کاکە
ئەزانی بۆ درۆکەی ئەگەر من شتم بوێ لە پاڤڵ تاڵەبانی و لە قوبات تاڵەبانی بەیانی تەلەفۆن کەم بەڕێزی هەموو شتێکم بۆ بکەن با باش بزانیت جامێ باش بخێتە مێشی خۆتەوە بەیانی ئەتوانم تەلەفۆن کەم لە هەر کەناڵەکە بێ بۆ قوبات تاڵەبانی بۆ پاڤڵ تاڵەبانی بەخوا خانوم بوێ ئەمەنێ بەخوا سیارەم بوێ ئەمەنێ بەخوا موچەم بوێ ئەمەنێ بەخوا پارەم بوێ ئەمەنێ هەموو شتێکم بۆ ئەکەن ئەگەر خۆم بمێ بەڕاستی لەبەرەوە تۆ درۆ مەکە کاکە مەڵێەوە پاڤڵ هیچی بۆ نەکردی بۆیە ڕەخە لە ئێمەگری ئەوە تۆ خۆ نۆکەری ئەوی بۆیە چاوەکەی من باش نییە ئەگەر من لەوە بوومایە من 15 ساڵ بەر لە ئێستا پیانوتوم هەم پارتی هەمێشێتی 2000 جەران پێوتومەتەوەکو ئێستا ئەگەر لەوە بەڕاستی لە کاتێکی شاکە وەکو خەڵکی کوردستان وەکو شاعیرێ وەکو نووسەرێ وەکو هەموو شتێ حەقی هەموو شتێکیشم هەیە بەڵام هەموم ڕەت کردوێتەوە ڕاستیە ئەگەر مافی خۆمە خەڵکی ئەو وڵاتم بەڕاستی مافی خۆمە ماڵم هەبێ سیارم هەبێ پارەم هەبێ ژیان هەموو شتێکم هەبێ لە ڕاستیە ئێمە شەڕ بۆکەین بۆی هەموو خەڵک نانی هەبێ هەموو خەڵک مافی هەبێ هەموو خەڵک ئازادی هەبێ هەموو خەڵک کاری هەبێ هەموو خەڵک سەرپەنایەکی بێت تیادا بنیشێ شەڕ بۆ ئەوەیەکەین لە حەقیقەتە بۆ ژیانی خەڵک باشە ئەمە ڕاستیەکەیەتی ئەگەر بیشمەوێ ئاسانە کاکەجیان شتێکی عەجیب نییە جا بۆ پاڤڵ و قوبات چی تێچێ بەیانیەوە ئارا مەحمەد دوو شەقە بۆ دوو خانوو بۆ تۆ چی بۆ ئەو تێچێ کاکەجیان مژی جگەرەیەک شتێکی عەجیب نییە ئەوە کاکە لەبەرەوە ئەم قسە قۆڕانە مەکەن کاکە من ئەگەر بەیانی لەگەڵ پاڤڵ و قوبادا بمەوێ دابنیشم ئەچم بە ئاشکرا دانیشم کاکە خۆ لە کەس ناترسم خۆیەوە نەتان کڕێوم برە ئەیە کڕاوم خۆ نەتان کڕێوم برە ئارەجی خۆمە کاکە ئارەزی خۆمە کاکەشە ئەس لەگەڵ پاڤڵ لە قوبا دانیشم لەگەڵ لاهور دانیشم لەگەڵ هەر مەسعود دانیشم بە ئاشکرا کاکە من ئەوە شەهامەتم هەیە کە هەر شتێ بێ بە ئاشکرا بیکەم خۆ ئێوە ناترسم بەڕاستی لەبەرەوە ئەو قسانە مەکەن من 30 ساڵی ڕەبەقە خۆم کردووە بە قوربانی لە ڕاستیان زۆر جار بە خۆم ئەڵێ من هەڵم بۆچی وا ئەکەم بۆچی وا ئەکەم شاسواری دز تۆی ئەو قسانە بە ئارام مەحماڵی تۆ خۆ لە سێمانی پیاسە ناکەی ها سلمە گونڕوت لە بەقا بۆ خۆی پیاسە ناکە بۆ ئێوە ڕەوایە عەزیزان لەم ماوەیە بە برادەرێکم وتم وەڵی ئەمەوێ سەردانێکی ئێران بکەم حەزەکەم بڕۆم بۆ ئێران کاگەرم نەچی بۆ ئێران تم بوو وتی پشی بۆ ئێران سەڵ ئیطلاعاتە ئای خوایش ئێستا من وام لاتۆ خۆشەویستان بڕۆم بۆ ئێران ئەوە ئیطلاعاتم بڕۆم بۆ تورکیا ئەوە میتی تورکیا بڕۆم بۆ سووریا ئەوانە ئەوە پەیەدەم باشە بڕۆم بۆ بەخا ئەوە پیاوی حەشد و مەجد بچم بۆ هەولێر ئەمە پیاوی پارتیم بڕۆمەوە بۆ سێمانی ئەمە پیاوی پاڤڵ و قوباتم ئەدە کاکە ئێوە بۆ نان کوژ نەجاتم بێ بەڕای من چی بکەم یعنی کاکە لەم دنیایە ئەی من چی بکەم کاکە یعنی هەر لە ئەوە دانیشم لە هۆڵەندا بۆ خۆم قسە بکەم کاکە تووشە ئەمە منطقی سیاسیە ها تۆ بتێشە بۆ سێمانی ئەوە خۆ فرۆشتۆ بۆیە ئەڕۆیتەوە کاکە وانێ برا لەم ماوەیە ڕەشە وڵاخێک بۆیە پێم ڕەشە وڵاخێ چونکە من ڕقم لەو قسانەیە ڕەشە وڵاخێک تەمەنێکیشی هەیە لە تەمەنی باوکمە یەخوا داوەشێ لە مزاهرەیەک و چی بوو ئەڵێ چی مایشێک ئەڵێ تۆ پێشمەرگەی ئەڵێ کاتێن پێشمەرگە بووم کە مەسعود بازانی ئەوەی یاوە ئەو قسانە کە عیبە ئینسان بیشی کا بەڕاستی خۆ من ئەوەشم نەکردووە کاکە بۆ ئەو لە سێمانی پیاساکە من بۆ ناتوانم بنمونە بابڕێن کاکەش ئەمانە چییە بە ئێمە گرتوتانە پاشان کۆمەڵێ پەیج هەیە کاکە من 3 مانگ تێپەڕێ 2 لایڤم کردووە کەچی کۆمەڵێ پەیج هەیە تەنها بۆ لایک و کۆمنت ئەچن دەنگەکانی من پارچە پارچاکەن بە ڕسمەکەمەوە پارە پێیاکەن کاکە بۆ ئەوەی کە بناسرێن و خەڵک لایک و کۆمنت کا و بڵێن بنووسیاشە ڕسم و دەنگی من بەکارەهێن پارچە پارچەیەکەن ڕاستە بۆیە بابەتەکەی من ئەمە نییە هەموو کەسێ بێ ئەو ڕاستیە بزانێ ئەگەر بمەوێ هەموو شتێک بەردەستە لە حقیقەتە کەواتە ئەمە نییە تەنها ئەوەیە کە من بەژەوەندی گشتی لەبەر چاوەگرم من حەزەکەم خەڵکی کوردستان لە ئارامیا بژی لە ئازادیا بژی خەڵک ماڵی هەبێ پارەی هەبێ ژیانی هەبێ گوزەرانی هەبێ کە ئەم خەڵکە ئاوا بژی منیش مافی خۆمە کەس و کاریشم مافی خۆمە کە لە کوردستانە ژیانێکیان هەبێ بەڕاستی بەڵام ئێستا زۆربەی خەڵک نیەتی من شەڕ لەسەر مافی خۆم ناکەم لە حقیقەتە ئەگەر شەڕ لەسەر مافی خۆم کە لە 92 دەستمە کۆ کاکە مافی من چییە کاکە خۆ من چی بێ بە قوربانتم ئەیدەوە ئەوم نایە بەڕاستی اینجا لەسەر مەسەلەی بڕیارەکانی دادگای فیدرالی حتا مەسەلەکە مەسەلەی نیشتیمان نییە کاکە چونکە من وەکو ئارام ئەحمەد ڕاستی ئەوە نیشتیمان نییە من نیشتیمانیشی کاکە من 30 ساڵە پیاسەیەکم بەم نیشتیمانە نەکردووە شەڕ لەسەر چی کەم کاکە من شەڕ لەسەر کام هەرێم ئێستا بۆتان باسەکەم بەڕاستی ئێمە شەڕ لەسەر کام هەرێمە بکەین دش بە دادگای فیدرالی زەحمەت نەبێت ها کام بکەین بۆیە دادگای فیدرالی لەم ماوەیە کۆمەڵی یاسای دەرکردووە
سۆدانیش پێش بەدەرکردنی بڕیارەکانی ئەم دادگایە ئەڵێ ئەگەر موچە لە ڕێگای بەغاوە دابەش بکرێ شتێک نامێنێ بە ناوی هەرێمی کوردستانەوە. منیش هەمان ڕەم وایە لەگەڵ سۆدانیە و پێم وایە بەڕاستی ئەگەر بەغدا موچە بدا هەرێمی کوردستان کۆتایی پێاتوە. و ئێستا پێشان ئەڵێم کە بۆچی. ئەزانم هەندێک لەمانە دەستوری و یاساین بەنموناڵێ یاسا بڕیارێکی یا کە نابێت نەوت و غاز و ئەوانە هەرێم بینێرێ بۆ دەرەوە ڕاست دەکات. منیش پێم خۆشە بەڕاستی. چونکە ساڵانێک یەکێتی و پارتی بنەماڵەی بازانی نێچی لەوان بازانی عەقدیان لەگەڵ تورکیا کردووە نەوتیان فرۆشتووە دینارێکی بۆ خەڵک نەبوو کاکی جان. جا نەوتی وڵاتەکەی من بۆ بفرۆشێ کۆمەڵە زوجە دەبی خوا کاکە. با هەر نەفرۆشی ئەو نەوتە بەڕاستی. دەستی دادگای فیدراڵی خۆش بێت. تۆ نەوتی هەرێمی کوردستان ئەفرۆشی، غازەکەی ئەفرۆشی، دار و بەردی ئەفرۆشی، بەڵام هیچی بۆ خەڵک نییە. پارتی یەکێتی ئەیخەنە گیرفانیانەوە، دوو باندی چەتە و دز یەکێتی و پارتی ئەیخۆن. خەڵک بۆ دیفاعی لێکا زەحمەت نەبێ. ئەرێ ئەزیزانی من ئێوە بۆ دفاع لە نەوتکەن لە کوردستانە زەحمەت نەبێ. نەوتەکەی بۆ ئێوەیە، زستانن ئێوە نەوتان ئاتێکی پارتی، ئەڵێ ئەمە پێشبەرمیل بۆ ئێوە ساڵانە لە زستانە بەکاری بێنن. کەواتە شەڕ بۆچی لەسەر ئەمە بکەم کاکەجە؟ نایکەم شەڕ بەڕاستی لەسەر ئەمە. بۆ یەکە بڕیارەکە دەستی خۆش بێ کەوتی هەموو گرێ بەسەر نەوتەکان ئەبێ هەڵۆشێتەوە دەستیشی خۆش بەڕاستی. اینجا حکوومەتی هەرێم بۆی نییە تەمەنی خۆی درێژ کاتەوە پەرلەمانەکەی دەستی ئەوەشی خۆش بێ بەڕاستی. ئەم حکوومەتی هەرێمە چی بۆ خەڵک کردووە تا تەمەنی خۆی درێژ کاتەوە زەحمەت نەبێ کاک؟ درێژ بێ یا کورد بێ چ سوودێکی هەیە؟ یا پەرلەمان نابێ خۆی تەمەنی خۆی درێژ کاتەوە ئەو پەرلەمانە بەس بۆ باشەقی تێڵ بێ بەڕاستی. دەستی ئەمەشیان خۆش بێ بەڕاستی. چکە پەرلەمان چییە بۆ ئێمە خۆشەویستانی من؟ ئادەی پارتی وێشێتی لە ساڵی 91 و 92 پەرلەمان چ قیمەتێکی بۆ خەڵکی کوردستان نەبووە زەحمەت نەبێ. ئێوە پێم ئەڵێن کاکە چ قیمەتێکی هەیە پەرلەمان؟ چی کردووە پەرلەمان؟ کام یاسا، کام خزمەت، کام چی زەحمەت نەبێ هیچی نەکردو. تەنها بەرژەوەندی یەکێتی و پارتی پاراستووە. ئەوە پەرلەمان نییە بەڕاستی. بابا هیتلەر لە سەردەمی خۆی وتی پەرلەمان شوێنی شەقپەرلیانەوە تەواو شوێنی هیچ ڕاستەکە هیتلەر. پەرلەمان هیچ قیمەتێکی نییە. پەرلەمانێ بێڕەوشتێکی وەکو ڕێوازفایەقی تیاابێ یا هەیە من هەورامی حەد بۆ باش تێ هەڵێ بەڕاستی. هەر بۆ بە دەرگاکەی قفڵ بێ حقیقەتا خۆشەویستانی من. یا ئەنجومی پارێزگاکان بۆش دەستی خۆش بێت. بەڵام ئەوەی کە موچە ڕاستەوخۆ لە بەغاوە بێ وەکو سۆدانی ئەڵێ ڕاستە موچە لە بەغاوە بێت یعنی هەرێمی کوردستان کۆتایی پێهاتووە. یانزە کورسیەکەشە بۆ باشەکەم کە هەڵوەشایەوە. باش نییە؟ بۆیە ئەمە مەسەلەکەیە کە لە باشی کوردستان هەیە. یەکێتیش شکاتی نەکردبوو یانزە کورسیەکە لابن، شکاتی کردبوو کە لەم یانزە کورسیە بەشی بن، بەڵام دوایە ئەو بوو لابرا ئەم یانزە کورسیە. بۆیە ئەگەر حکوومەتی بەغا خۆی موچە بدا واتە هەرێم نامێنێ سلێمانی هەولێر و دهۆک وەکو کەرکووشی بێت و تەواو. ئەمە هیچ قیمەتێکیان نامێنێ بەڕاستی. اینجا پارتی بە ناوی تورکمان و نازام شیرشی ئەوانە میتێکی تورکی هێناوە چەندی ساڵە بە ناوی موناکەڵک چییە قەهوەشێ چییە ئەمەی هێناوە بە ئاڵای تورکیاوە سوکاتی بە هەموو کورد دەکات. ئاخرەوە بۆچی باشە؟ بۆچی شەقتڕێن نەکرێ زەحمەت نەبێ؟ موناقەهوەچی چییە کاکە؟ ئازیزان بەپێی سەرژمێر کە لەلای ئارام ئەحمەدەیە 57,000 ئێرانی وە تورکی سووری ئینیان هەیە موچیان هەیە لە هەرێمی کوردستانە کاکە. جێیشێکەیە هەر هەمووی جاشە باشە بە ناوی لەشکری ڕۆژ یەک ئیش ناکەن تەنگە ئەسوور بەس موچە وەرەگرنیەوە خەڵک. ئێستا ئێمە لەم هاوکێشا خۆتان بڵێن ئێمە چی بکەین بەڕاستی؟ باشە ئێمە بڵێن هەرێم بمێنێ یان نەمێنێ، بڵێن موچە لە بەخاوە بێ ڕاستەوخۆ بدرێت یان لە ڕێگەی پارتیەکێتیەوە وەکو حەواڵەچی دارێکمان بەدەستەوەیە هەتوو سەرەکەی پیسە بەڕاستی. لێرەوە من بە پارتیەکێتی ئەڵێم ئێوە لە بەغدا هێشتا سەرۆک کۆمارن، لەوێ ئێشتا وەزیرن گزیرن ئەندام پەرلەمانن بە کوتەکەی ساڵێکیەوە شەریکن لە سێمانی هەولێرش هەر شەریک بوون بەڕاستی. ئەم هەرێمە چی بەسەر بێت تاوانەکەی ئێوەیە لە ڕاستیە. ئێوەتەن لەم هەرێمە کرد. ئێوە لەبەر پارە، لەبەر گیرفان پڕکردن، لەبەر ژیانی شاهانە، لەبەر فەسادی، لەبەر دزی واستان لە خەڵکی کوردستان هێنا، خەڵک برسیە، بێکارە، بێکارەبایە، بێ ئاوە، بێ ژیانە، بێ موچێ خەڵک چی بکات؟ من ناتوانم وەکو ئارام ئەحمەد کە خوازیارم پارێکێتی نەمێنێ بەڵام لە بەرامبەر ئەما من ئەم دوو بژاردە بەڕاستی لە بەدەست هەردووکی ئیحراجیە خەڵک موچە وەرنەگرێت. واتە پارتی وێشێتی موچەی خەڵک نادەن. ئێخۆ خەڵک خۆشەویستانین بە پێشمەرگەوە، بە ئاسایشەوە، بە پۆلیسەوە، بە فەرمانبەرەوە، بە مامۆسایانەوە کاکە خۆ خەڵکی گیان ناخۆ هیچێتی پارتی بنەماڵی بازانی ئەو خەڵکە موچەیە بە قوربانی بم ژیانیان ئەوێ
ها كاتك ايوه ناتوان دابيني كان ايوه خلق فنا بشي بر زحمه النبي ها ايوه خلق تشي بكابه بزحمه كاك يعني خوتان شاهانه بجين بلام خلق جياني نبي واش قابل قبول نيه منالك بنمالي بازاني وسلاني باتي ويشتي مسؤولة الزكاة نوكو شاجين منالك شنو توشكان موشكان نبي كسرتات ما في خوينا اما شوي الروايه كاك ها يعني اما لبيني امدو برداشات شي بكن خوش ويساني من ها خلي موشور نقلت يلا بغاولي بقلت اما برسالة منطقة كي ليش شو قلت اما احراجك يا ابو اما من ازانم بريارك دادگای فدرالی دستوری نیه بلام کاتی پارتی یکیتی موچه نادن بخلق خوناک لی بلام خرشینه موچه تان نوه ایوان نان مخون کوداتی بخون بو خوتان باشا حکومتی هرم هالقرینن ایوان ناکل یکاکی جن براش کواتا تاوانکا هی پارتی یکیتیه باشا حكم رانيكي اوان استمكارانيه امانه تشتن امانه مافيان هموش يبس بو خويانا خوان مليونيرن خوان شاهانه اجين خوان سرقالي بقاشار بدين نوتن استاش باشا برو بزانك الروجانا تشي نوت اتزيل كردستانا خو هم برقا كان بفاكتي وبلاو كراوتو بارقامه هالمؤمنه بزانك واي وانيه بزانا ابراهيم خليل شي اروى بزانا دهاتي ناخو لهريم كردستان تشني بويا عزيزان يا رام احمد اگر بنمالي بازاني وبنمالي طالباني باتي ويشتي ام همو صاله لقل خلق راسكو بونايا وهر خليشي دزي نبونايا هر خليشي جيفان بركدن نبونايا او روشكاري خلق نقيشتا او قناعتا كلا ترسي اگر بال بدابا او براسي باجنيه هما ازانينكا كاربونماني هلم اكلي بلام شتكان بو سرقلي راسيا بو شكيتي باتي بخرابه هنا بيانا اما كيشكي قلشتك بيا بوا لبيني خلقو لبيني سلالي باتيوشيتيا تمام كواتا اما شلون دفاع لمعنوي هرمي كردستان كيشيتيو باتي اما دستم كارن برامبر باما هر خوم عزيزان هر خوك على محمود تو خوا ولاتي تو 6 سال نتواني بياسي كتابكي دفاعي ديك يا ليشي يلا بيجي هرمي كردستان اي سندان لو هرمي كردستان بدا باشا كمن نتوانم 6 سال تاع بياسيك بازادي قصي قرة هيا لشي كاغا محمد كاغا تو كرد اواو يشتي بارتي ارونو هريم او هريم شي كاكجن ايلو خو بعث لي يشتي بارتي مهربان تربو كاكجن ايلو بيش ما قال بو شاخو دصا بيش ما قال تسمى بو حكومه بعث شي لنك يما نايم مش بو كرسان كاكا بدي انا كسب من علي براتو بو سيماني ايلو ناتول ناكري اما شون دفاع لهريم يبكن كهلككي بو يشتي بارتي ريقنكي بو يمي شو اشتيوها بكاكا والله ما قال كرشتيوها بكاكا قرح اشا بلا ما قال قرجي بكاكا راستي كشي علي هسنا على شي والله يسير ملي وخلقا بو مشاواكا خوي سكيتيرا كاكا اي اري هسين تول خروني قن خوتو خيزانك لكم بيكابون بون بريوي قر باشا يسبو خوت هاي لايف اجيد بوشي اي خلق اي شلون خلق بمشاهد اسامن له هولندا ايش كم كاكا جان همو بيسوچوالي معايا بارا بوتابا زي كاكا خو ناكل كاكا جان كابرا موظفه ما موصايا اسايش بوليس اما او يبي معنا موشي بني كاكا ايو موشكش دبخاو يش يدزن بخوتان كشي دانشي اي تو جناب مشاور بدا كاكا جان اي خرشي كردستان وكم ملاركاني واجي نخير خرشي كردستان سبيني شون خوي بابا كوشكا 34 دانا صاله ام بشرفانا جيانو غزراني خرشان ببارم تقرتو كاكا جان ناكل والله خوش ويسان امي شتيو بارتيه كاريشان كردوها درترين صقي داجي كر رنگ لمانه مهربان تبي خواوش باشا كاكا بويا ليرو بيشتيو بارتي علم يا خوا داوش بتعدي بنمالي بازاني وبنمالي طالباني وبارتي شتي يا خوا داوش يا خوا دارزين بخاطي بيغمر يا خوا لو رسوات تركا كبو بارا يا كارتان كردوها خلق اسا بغاي باشتر بي لايو بقران بمن باشا بشرفم بمرن باشتري ايوا كاكا تخوا ايوا شلون رسوانا باللوجات تخوا ايوا شلون طريقنا شلون شرمناك ها بخوا عيبه براسي عيبه ويا اگر ايوا شريبونايا خرشي موچه خور پناي ببخان نابر تا موچه جان بداتي باكم والله ليريشو اسوكو ارام احمد كاو هريما سودي تشلاپوش كيبو ارام احمد نبوا قسم بخوا حزكم هريم كوسان بمينت قسم بخوا دشي حشي شعبي با الله دشي حكومتي ايران بخوا دشي تركيا با الله سر بقلكي خومم والله سر بولاتكي خومم بلام ايوا كاركتر كدو بيونازن شلون بدسقتنا موضوع براسي ناكلي كاكا مناري كي نشيفان بازاني اسبكي باي نظام چنيه
خەڵکی چۆن تۆ چۆن بابە سەمەدی بەهرەنجی قسەیەکی جوانی هەیە خۆشەویستان چەند جارە بەم لایڤەوتومە ئەڵێ ئەگەر نان هەیە بابە هەمومان بیخۆین ئەگەر نییە بە هەمومان بۆی تێکۆشین نان هەیە بەڵام ئێوە هەر خۆتان نەیخۆن کاکە چواری وەکو کابرای گۆرەوی فرۆشی خوا چواری وەکو شێخ ئەحمەدی نۆکانەی خوا چواری وەکو هاوڕێی دارۆ شێخ نووری ئەی خوا کە 170 ملیۆنی لە دوبەی گیراوە چواری وەکو مەسعود بازانی نێچیرەوان بازانی ئەی خوا چواری وەکو نازانم ئەم هەموو سەگ و گورگە لە هەولێر و لە بادینانە کە پارتین ئەوانەی خۆن تەواو بۆیە بەڕاستی من ناتوانم بە خەڵک بڵێم خەڵشینە هەرێمی دزان و ئایندەکەی لە خەتەرایە و موچەب لە بەغاوە نەتانەوێت من ناتوانم وا بڵێم بەڕاستی کاتێ ئەتوانم ئەم قسەیەکەم کە پارتیوێشێتی خەمی خەڵکی کوردستان بێکاک والله ئاجیزان ئەگەر سەرانی پارتیوێشێتی خۆشیان ژیانیان وا بواە بەخوا مش ڕازی بووم بە مۆزوعەکە بەڵام ناکرێت تۆ خۆشەهانە بژیت و بەڵام خەڵک ئاوا بشی بۆ سەری فڕۆکەکەی پاڤۆ تاڵەبانی کەن کاک سەری ژیانی مەسعود بازانی کەن سەری سامانەکانی ئەمان کەن کاکە ژیان ناکرێت و خەڵکە دابنیشێ من بە هەمووشیان ڕازی بم بەڕاستی قابل قبول نییە بۆیە ئەم فەزا ناشرینە کە خەڵک لە داخی پارتی وێچێتی پەنا بە بەخە ئابە خودی پارتی وێچێتی خۆیان خوڵقاندویانە خۆیان دێ بەرپرسن بەڕاستی باش نییە خەڵکی کوردستان حەزی لە جاشایەتی نییە بۆ حەشیشعی بۆ ئەوانە بیکە ئێوەتان کردو کە خەڵک بکە بەڕاستی کاکە ئەی چی بکە کاکە کابرا 6 مانگ بەرگە ئەگرێ ساڵێ بەرگە ئەگرێ کاکە من لە بینی مێ سای 92 مامۆسایان شیعەرێکیانە بۆ ئەیان و سەری بەزمان بۆ موچەنەوی ناکەین ئەی هەوا لە 92 خەڵک ئەمە حاڵەکەیەتی کاکە ئێوەش بخۆتە هەر ئەژین کاک والله مەسئولی ئەوێکی و پارتی هەیە یەتە ئەم داناخە شێوای دۆڕێنێ لە هۆڵنگازینەوە بە قومار باشە ئافرەت هەیە لەم هۆڵندایە بە 50 دلار سێکسێکەکە ئەوەشی 1000 دلاری ئاەتی باشە چونکە پارەکەی بە ئیف دەسی کەوتۆ کاکچ بۆیە پارتی وێشێتی بەکارە خراپەکانیان دژی کورد ئەم وەرەقەیان داوە دەدەسی بەغا خەڵک لەما تاوانبار نییە بەڕاستی خەڵکی کوردستان 34 ساڵە باجەکەی ئەدەن لە بینی دوو بەرداشان ستەمی پارتی وێچێتی ستەمی ئایندەی بەغا کاکە چی بکەین کاکچ ئەبێ یەکێتیش لەوە بزانێت کە ئەزان بکەیتی شۆتە ئەم سەنگەری هینەوە ئەم سەنگەری دادگاوە ئەبێ پاوەڵ و قوباد و یەکێتی بیزانێت کە ئەم بڕیارەکانی دادگا لەبەر خاتی چاوی کاڵی ئێوەش نییە بەوەی بزانێت هەر شتێک بە سبێنی ئێوەش باجەکەی دەنەوە تاکید و ئەمەزان ئەمڕۆ دۆستان سبێنی ئەم بە دوژمنتان ڕاستیە چونکە من بۆ خۆم پێم وایە کە ئێران ئەجندای نەتەوەیی و نیشیمانی خۆی هەیە بەغا بە هەمان شکڵ تورکیا بە هەمان شکڵ باشنی ئەوە ئێوەن کە هیچتان نییە لە ڕاستیە هەم عێراق هەم تورکیا و هەم ئێران کچی خۆیان ناکەن بە قوربانی کوڕیەوە بۆشە بۆ ئاگداییتە هەر کاتێ بێ ئەتان فرۆشێت تەجروبەی قازی محەممەدمان هەیە تەجروبەی شێخ سەعیدی پیرانمان هەیە بەخوا چەندە بنەماڵی بازاری بچەمێتەوە بۆ تورکیا لە دوایە مەسعود بازاری ئەفرۆشن بەخوا چەندە پاڤڵ و قوبادوانن بچەمێنەوە بۆ جمهوری ئیسلامی سبەینێک کە پێویستیان بوو پاڤڵ و قوبادە بۆ فرۆشن لە منی وەرگرن هەر هەمووتان بنەماڵی بازاری بنەمای تاڵەبانی باش نییە لەبەرەوە ئێران بە ژەوندەکانی خۆی بۆ مۆزوعە 1000 و پاڤڵ ئەفرۆشێ لە پێنای بە ژەوندەکانی خۆیان تورکیا 1000 و بنەماڵی بازاری ئەفرۆشێ لە پێنای بە ژەوندەکانی خۆیان بیخەنە مێشی خۆتانەوە ئەمە لەوە تاکید بن کە ڕاستیەکەی ئەمەم جۆرێ برادێ تەلەفۆنی بۆ کردم وەڵەشی کاگارم کاکە هین بێت خۆ ئێمە یەشێتی پارتیان بۆ نەڕوخا ئێ بەخابی ڕوخێنێ ئێ بابرێن بەخا بەیانێکی پارتی ئەڕوخێنێت کوڕی باش قابل ئەڵێ ئارا مەحمەد ئێوە وەرن بن بەدەسەڵات دەرەوە ئێمەشی پارتیمان ڕوخانەوە بۆتە شتیوانیە بە قوربانە بم شتیوانیە ئەو کاتە حەشی شەعبی خۆی بەدەسەڵات لە هەرێمی کوردستانە لە هەولێر لە دوو کوردستانیە کاتە هیچمان نەکرد بە قوربان بم ئێمە ئەمانەوێ هەرێمی کوردستان وەکو خۆی بمێنێتەوە خەڵکی ژیانی هەبێ یەکێتی پای دەسەڵات بکشێنەوە خەڵک دەسەڵاتی بەدەستەوە کاک قەرار نییە هەر مەسعود بازانی سەرۆکی ئەوە بێ قەرار نییە هەر مەسعود بازانی سەرۆکی حکومەت بێ کاکەجە ئێبا تۆبی فلان بی بە شەرەفم لە بەر مزگەوتی گەورە لە شێخەوڵای هەولێر کابرایەکی عەرەبانچی ببە بیخەرە شوێنەکەی مەسعود بازانی باشە پارتی بەڕێوە بە بیخەرە شوێنەکەی نێچێوان بازانی باشە هەرێم بەڕێوە بە بیخەرە شوێنەکەی مەسعود بازانیەوە قەسەم بەخوا باشە حکومڕانیەکە حکومڕانی هیچ نییە خۆیان هیچ ناکەن لە ڕاستی خۆشەویستانیم من لە مەجاتە کاتان ناگرم خۆشەویستان حرمەتێکی زۆرم بۆتان هەیە شەوگاتان خۆش بێت هیوادارم کە زۆر باش بن ئەوە ڕێی من بەسەر کولی ئەم مۆزوعانە ئەگەر تەمەن باقی بێت ماوەیەکی تر چەند ڕۆژی ئایندە بۆ نۆرۆز بەجلی کوردیەوە یەمەوە خزمەتان و لایڤێکتان بۆ ئەەکەم و شەوگاتان خۆش بێت لەسەر 11 کورسەکە خوا ئەوم بابی نەچێ خۆشەویستان ئەو 11 کورسیە ئەو 11 کورسیە یەک تەمەنە پارتی بۆ خۆی بەکارهێنێت خوا بۆچی بمێنێ 11 کورسیە پارتی ئەو 11 کورسیە چی بۆ ئێمە کردووە زەحمەت نەبێ کاکە ئێمە دیفاع لە چی بکەین لە 11 کورسیش
یاخۆ هەر نەمێنێ بۆچی بێنە 11 کورسێکە کاکەجیان جا کورسێکی حەسکی شەبوو هیچ شێعی شەبوو ئەمە 11 کورسی یعنی پارتی هەمیشە 11 کورسی کاکە هەموو حیزبی شێعیش هەر دەنگە لەگە دەنگی پارتیا بوو زۆر جار یەکگرتوش دەنگی لەگەڵ پارتیا بوو بەڕاستی ئەوون بە دوو کەتەوانی بادنان و ئانی سۆران ئەومان نەبیرە کەواتە خواتان لەگەڵ خۆشەویستانی من بەخێرچن شەو شەکاتان خۆش بێ عەزیزان